بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستە گەینەوە. ئازیزان، هەر لە زەمەنی کرۆناداین، ئەوەی کە بۆتە ناسنامەیەک بۆم بارودۆخەی کە جیهان و ناوچەکەی و هەرێمی کوردستانی پێدا تێپەڕێ. ئینشاءڵڵا هیوادارین لەخوا دەپاڕێنەوە کە بەم زوویە ئەم بارەنە هەموارە بەسەر وڵاتەکەمان و ناوچەکەمان و دنیاشەوە لابەرێت ئینشاءڵڵا. خۆشەویستان، بەرنامەکەی ئێمەش هەمیشە هەوڵەدەین لەگەڵ ئەم بارەیە بێتەوە، هەوڵەدەین بەشێک بین لە ڕەوانەوەیە و تەمومژانەی کە لێرە و لەوێ دروستە بن و ئەو نیگەرانیانەی کە لەم بارودۆخەیە بە جۆرێک لە جۆرەکان دێنە گۆڕێەوە، هەوڵەدەین کە بەشێک بین لە پێدانی معلومات و زانیاری پێویست لەگەڵ مانەوەتان لە ماڵەکانتان بۆی بزانین چۆن هەڵس و کۆت بکەین لەگەڵ ئەو هۆکارانەی کە لە بەردەستی ئێمەدان و ئەتوانین پەیوەندیان پێوە بکەین بە جیهانی دەرەوە. خۆشەویستان، یەکێک لەو بابەتانن کە ئێمە لە ڕێگەیەوە گفتوگۆ لەگەڵ جیهانی دەرەوەی خۆمانەکەین و لەگەڵ ڕێگەی ئەو پەیوەندیانەی کە لە بەردەستمانان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە ڕێگەی مۆبایل، لە ڕێگەی ئینتەرنێتەوە توانین لەگەڵ جیهانی دەرەوە و هاوڕێ و کەسەکە نزیکەکانمان وە خەڵکە جۆرە و جۆرەکەیە پەیوەندی بگرین لە ڕێگەی میدیاکانی ترەوە بێت یان لە ڕێگەی سۆشیال میدیاوە. ئەوەیە کە ئێمە ڕای خۆمان دەرەبڕین لەسەر بابەتەکان. دەبینین هەندێک جار ڕادەربردنەکان کێشەی لێ دەکەوێتەوە، هەندێک جار زانیاری پێدانەکان کێشەی لێ دەکەوێتەوە، هەندێک جار زۆر قسەکردن کێشەی لێ دەکەوێتەوە. قسەکردن لەسەر هەموو شتێک کێشە دروستەکات، نەک تەنها بۆ خودی ئەو کەسی کە قسەکان دەکات، بۆ دەوروبەرەکەی دڵڕاوشەی پێ دروستەکە و بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان مەسەلەن قەلەقی لێ دەکەوێتەوە، ترسی زیاتر بە شوێن خۆی داهێنێەوە، زانیاری هەڵا ئەگەێنێ بە بەرامبەرەکانی. هەوڵمان داوە لە ڕوانگەی ئیسلامەوە و ئەو تێگەیشتنە جوانانێکی ئیسلام هەیەی بۆ دنیابینیەکان، بۆ زانیاری پێدان و بۆ ڕێخستنی پەیوەندیەکان لەم ڕوانگەیەوە قسە لەسەرم بابەتە بکەین بە ئامادەبوونی زۆر بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەیی زانای ئاینی. ئەم جارە میوانی بەرنامەکەمان دەبێت و وەڵامی پرسیارەکانمان نەداتەوە. زۆر بەگەرمی بەخێرهاتنی بەڕێزیانەکەن. سپاسانەکەم. پێشەوەی بچینە سەر ئەسڵی بابەتەکەی ئێمە کە دەمانەوێت بە تەرکیزەوە قسەی لەسەر بکەین. پێم خۆشە باری سەرنجت لەسەر ئەم بارودۆخەی کە ئاماژەم پێدا بزانم. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على أشرف الأنبياء وخاتم المرسلين سيدنا وحبيبنا وقائدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براي بەڕێز مامۆستا عەباس، خۆشحاڵم بە خزمەتی جەنابتان و لە ڕێی بەرنامەکەی جەنابتانە و لە ڕێی شاشەی کەناڵی ئاسمانی پەیامی خۆشەویستەوە. خوای گەورەی ئینشاءڵڵا پشت و پەناتان بێت بە خزمەتی خۆشەویستان و هاونیشتیمانیان و بینەرانی بەڕێز ئەگەین. من پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار بە ناوە هەرە جوان و صفاتە بەرزەکانی خوایە لەبەر ئیسمی ئەعظەمی، لەبەر خاتری قورئانە پیرۆزەکەی کە گەورەترین صفەتی خۆیەتی، لەبەر خاتری کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله، لەبەر خاتری زەعەتی پیرۆزی مبارەکی خۆی، خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزێ لەم وەباە. خوای پەروەردگار ئەم ئیبتیلائی کە ناردوویەتی بۆ سەر بەشەریەت ئینشاءڵڵا ئیتر ئەوەندە بەس بێ کە بەشەریەت عیبرەتی لێ وەرگرتە بێ و رب العالمینیش لەسەرمانی هەڵگرێت. خۆی لە ڕاستیە مامۆستا عەباس، من لەسەر ئەم بابەتە قسەی زۆر کراوە، مەقالاتی زۆر نووسراوە بە هەردوو جەمسەرەکات، چی بە جەمسەری ئەوانەی کە هیچ بڕوایەکیان بە خوا و بە غەیب و بە ئیسلام و بە پەیامبەران نییە، وەزلهێزەکان، وچی ئەوانەیشی کە ئەهلی ئیمانن، ئەهلی ئیسلامن،
شت زۆر وتراوە لەسەری بەڵام لە ڕاستیدا من ئەمەوێت ئەوە بڵێم کە خوای پەروەردگار رب العالمین وەکو نەزەری خۆم وەکو بیرکردنەوەی خۆم بەڕاستی پەروەردگار ئەم بابەتە طبعا سید قوتب زۆر ئاماژەی پێ کردو لە تەفسیرەکەی رب العالمین دوو جۆر ئاياتی هەیە خۆی ئاەت ینی علامەت ینی بەڵگە بەڵگە ئاەت واتە بەڵگە لەسەر شتێک ئایا واتە علامە رب العالمین دوو جۆر ئاياتی هەیە آيات الله المقروءة أو آياتانەی کە ئەخوێنرێنەوە کە بریتە لە قورئانی پیرۆز بریتە لەو کتێبانەی کە خوای رب العالمین پەیتا بە نێردراوەکانی خۆیان نردوێتی کە کۆتا هەمینیان و کۆتا ئاڕاستە و تەوجیهی خۆی قورئانی مبارەکە کە بۆ هەتایە و هەتا ڕۆژی قیامەتە ئەمە ئەخوێنرێتەوە واتە ئەم ئاەتانە بەڵگەیە لەسەر ئەوەی کە خوایەک هەیە منهەجێکی ناردووە بەرنامەیەکی ناردووە ئەم ئینسانێ هەروە واز لێ نێناوە لەسەر ئەم کەونە بێت و بڕوا و چۆنی ئەگوزەرێنە بیگوزەرێنێت نا رب العالمین ئاياتی ناردووە تلك آيات الكتاب المبين رب العالمين بحكمتي خوي أزانيك هندق لعبدكان عبرت ورناقرن بم آياتانا آيات الله المقروءة نخوي نوارن بآياتك نخوي نوارن جاهل بيام وكو رب العالمين فرمي ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا جاء أو آياتانا جاري وايا لقرآن بآيات نايو بردو رب العالمين جاري وايا بوحي جاري وايا بقرآن جاري وايا بكتاب جاري وايا بذكر وإلى آخره همين بس يبي يكشت رب العالمين أزانك إنسان كان يعني عبرة اللي ورناقرن كم كان بلكو زوري نشيان والله زوري نشيان كعبرة اللي ورناقرن أو قرآن بيروزا كزور بتفصيل باسي أم بابتاني كردوا بلام إنسان كان عبرة اللي ورناقرن بويا رب العالمين آياتي شتري شي هي أي نيرت بيتا أي نيرت أم آياتي يكم كقرآن بيروزا التواو يعني يك آياتي ترنا تسرزوي لدوا قرآن بيروز كوتا توجيه رب العالمين بالتفصيل همشتكي تداعي بلام رب العالمين آياتي كتري تدا أن يربو بشرت كبيوتري آيات الله المشهودة أو آياتاني أو بلغاني كأبينرين كأبيسترين كإنسان دركان بيئك أمانة بردوام حتى روجي قيامتش بردوام بيت أوانيش بهمانشي وآية وعلامة لسر شي لسر وحدانيتي خوا لسر قدرتي خوا لسر قوري خوا لسر حكمتي خوا لسر هيمني خوا لسر سلطان وكبرياء وجبروت رب العالمين أم فيروس بسوكا كرب العالمين ناردويت يشك لو آياتانا جاء لعل أو إنسانانيك بآياتكاني قرآني بيروز عبرة ورناقرن أكين تسير قرآني بيروز كرب العالمين أو كمسلمان زور آشنا يا بمشتانا لبر الرجان خويندو مانتو خواي پروردگار باسي او همو قومان مان بوكا عاد وثمود وقوم صالح وقوم تبع رب العالمين فأرسلنا عليهم الضفادع والدم آيات مفصلات خواي پروردگار چندين قصة من بو أجرته ولا قرآني بيروزا واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون قوم سبأ قوم عاد وثمود وإلى آخره القرآن زوزر يعني بانتايش قوري لقرآن مبارك على سلام بابت بلام رب العالمين خوي بحكمتي خوي أزانك بشرية عبرة لما ورناقري بوي أم آد لبرو للراستيا بوشي أم آياتانا من بيشان أدات خوي پروردگار أم آياتانا بيشان أدات بو أوي بإنسان بلت إنسان مروف راوستا تو خوايا كده هي شو ما صعب بس ها سيركي خواي پروردگار لملتاني تريشا أم آياتاني ناردو ما بس آياتا مشهودة كان هر جارو ببي أو بارو ظروفا خواي رب العالمين عذابي خوي ناردو يام آياتي خوي بلغكاني خوي ناردو جا شي وكو عذابي شي وكو مشهدك برب العالمين بيشاين داون بوي عبرتي لور بقرن أو خلق لە چ بوارێکا بۆن منە ڕۆچوو بێ لە چ بوارێکە ئیفراتی زۆر زۆری کرد بێ
خوای پەروەردگار بەو جەمسەرە بەو نەمەتە ئاەتی بۆ ناردوو هەتاکو بە ئینسانەکان بڵێ ئاگاتان لە خۆتان بێت ئێوە خوایەکتان هەیە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثەن وأنكم إلينا لا ترجعون يعني ئێوە ئازان ئێمە هەروە ئێوەمان بە هەوانتە دروست کردووە ئەم سەرزەویە پڕ بێ لە زوڵم پڕ بێ لە ستەم پڕ بێ لە نادادی پڕ بێ لە غەفڵەت ئەسڵن من وەکو خۆم قەناعەتم وایە ئەم حاڵەتە زۆر شتی تایە بەڵام گەورەترین شت بە نەزەری خۆم کە زۆر لەم ماوە زۆر بیرم کردوێتەوە ئەوەیە کە خوای ڕەب العالەمین سەیری بەشەریەت ئەکات سەیری سەرزەوی ئەکا ئەزانێ ئەم سەرزەویە لە غەفڵەتە ئەژی ئەم سەرزەویە لە غەفڵەتایە جا بە موسڵمان و ناموسڵمانەوە بە موسڵمان و ناموسڵمان مرۆڤایەتی لە حاڵەتێکی غەفڵەت بەهۆی دنیا بینیەوە بێ بەهۆی ئەم حەزارەتە پێشکەوتووە بۆی ئەم تەکنۆلۆجیاوە بێ بەهۆی ئەم مادیگەرایەوە بێ خەڵک کەوتوتە ناو غەفڵەتێکی زۆر ئەم ئاەتانی کە جەنابەت باسیکەی خۆی گەورە ئەشەی لە هەر کاتێکە پیشانی بەندەکانی خۆی بدا لە سەر زەوی هیچ پێچەوانەیەک نییە لەگەڵ تەفسیری زانستی بۆ ئاەتەکە بۆ نمونە ئەم ڤایرۆسە ئەشێ ویستی خۆی لەسەر بوو بێ هاتنی بەڵام تەفسیری زانستی بۆ ئەم ڤایرۆسە ئیشکالێکی نییە لە ئیشکالێکی نییە ئەسڵەن ڕەب العالەمین کاتێک کە ئاەتەکان ئەنێرێ پەروەردگار ئاەتەکان ئەنێرێ دوو جۆرێکیان وەکو موعجیزە ئەینێرێ واتە خارق العادەیە هیچ پەیوەندی بە زانست و ئەو جۆرەشتانەوە نییە ڕەب العالەمین وەکو موعجیزە ئەینێرێ ئەمەیان خاصە بە پێغەمبەرانی خواوە بەڵێ بۆ منە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە متەواتری هاتووە کە ئاو لە بینی پەنجە مبارەکەکانی پیرۆزیان دەرچووە تەقیوە و ئەصحاب هەموو تێریان لێ خواردووە وەکو ئیمامی ئیبن حەجەرە پێم وایە ئەفەرمێ ڕەب العالەمین 1000 ئاەتی لەم جۆرەی ناردوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم 1000 دانە لە ژیانی خۆیان وەکو ئەوەی کە لە ناو مشتی مبارەکیە بەردە بچووکەکان زیخەکان تەکبیر و تەسبیحی ڕەب العالەمینیان کرد ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم گویان پێوە بوو وەکوی کە بە ئاشکرا ئەو منبەرە مبارەکەی خۆی کە وتای لەسەردا ئەگریا بووە و ئەمانە و إلى آخره ئەمانە معجزاتن واتە خارق العادەن واتە هیچ پەیوەندی بۆ نییە کە لە ڕووی زانستیەوە شیکاری بۆ بکەیان نا ڕەب العالەمین خۆی ئەینێرێت یعنی ئاگر کە ئیبراهیم ناسووتێنێ لە ڕووی زانستیەوە ئاگرە بە ئینسان بسووتێنێ بەڵام ڕەب العالەمین وەکو معجزە ئەینێرێ بۆ تەحەدای بەشەریەت بەڵام هەندێک لە ئاەتی تریش هەیە بەڵێ فعلەن خوای پەروەردگار بە ئەسباب و مسببات ئەم دنیای دروست بۆ نمونەیەکێک لەو ئاەتانە کە خوای پەروەردگار ڕەشەبا ئەنێرێ فأرسلنا عليهم ريحا ريح لە چۆن دروست ئەبێ دیارە تەفسیرێکی زانستی وەکو بە کۆمەڵە مەراحلە ڕەب العالەمین یام ڕەب العالەمین کاتێک کە لافاو ئەنێرێ یام ڕەب العالەمین کاتێک کە بارانێکی زۆر زەمین لەرزەیەک ڕوو ئەدا و ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە کە پەروەردگار ناردوێتی ئەوە تا بەشەریەت هەمووی لە بەردەمی ئاوا چۆکی داداوە و زلهێزەکان مسلمان کافر علمانی ئیسلامی هەمووی لە بەردەم ئەوەی کە پێی بوترێ مرۆڤ لە بەردەمیان چۆکی داداوە بۆی بەم پرسیارە کۆتایی بەم بابەتە ئەوە بێنین و بگەڕێنەوە سەر ئەسڵی ناوڕۆکی بەرنامەکەمان چۆن چاک ئەبێ چۆن ئەمایەتە کۆتایی پێدێ نامێنێ بۆ نمونە مەسەلەن چ کاتێک بەندەکان نەتوانن بگەنەوە ئەویان دوو جۆرێک مامۆستا عەباس ئەوەیان ئەگە ئێمە سەیری قورئانی پیرۆز بکەین پەروەردگار زۆر قسەمان بۆ باسەکە زۆر چیرۆکمان بۆ باسەکە ئەو چیرۆکانە کە خۆی پەروەردگار ئەیگەڕێتەوە بۆمان هەمووی حکمەتی تایە ڕەب العالەمین فەرمێ نحن نقص عليك أحسن القصص پەروەردگار ئەو چیرۆکانی کە بۆمان ئەیگەڕێتەوە ئەو بەسەرهاتانەی کە بۆمان باسەکە لە قورئانە بۆ عیبرەت وەرگرتنە ئینسانەکان دوو بەشن لە ئاستی ئەم ئاەتە مەشهودانە بەشێکیان یەکسەر عیبرەتی لێ وەرئەگرن تەوبە ئەکەن ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار ها ڕەب العالەمین چییە فەرمێ فلولا إذ جاءهم بأسنا چی تضرعوا ئەبوو مرۆڤایەتی کاتێک کە ئێمە ئاەتێکیان بۆ ئەنێرین ئێمە جۆرە عەذابێکیان بۆ ئەنێرین ئێمە بەڵگەیەکی قودرەت و وەحدانیەتی خۆمانیان بۆ ئەنێرین تضرعوا بگەڕانایەتەوە بۆ لای خوا خشوعیان بۆ دروست بووایە ئینابەیان بۆ دروست بووایە تەوبەیان بکردایە ئیستیغفاریان بکردا بگەڕانایەتەوە لای خوای گەورە بیانزانە کە پەروەردگارێک هەیە کە ئاگای لەم ئینسانەیە کەم ئینسانەی
هەروە بە سودا و بە هەوانتە بەرەڵا نەکردوش خۆی شیەکە بیکە. بەڵام رب العالمین چێ فەرمی ولكن قست قلوبهم. هەندێک لە عەبدەکان لە جێوەی کە بگەڕێنەوە بۆ لای خوا ئەم ئاەتە گەورەیان پێی پیشاندین دڵیان ڕەختر ئەبێت پەناگرم بە خوای پەروەردگار. یعنی ئەمە بەڕاستی عەبدەکان کەواتە بنە دوو جەمسەرێکیان ئیمانیان زیاد دەکات ئەوانە کایل ئیمان فەزادەتهم ئیمانن وهم یەستەبشرون. ئێمە ئێستا بەڕاستی ئێمە کە خۆمان ئەهلی ئیمانین میلەتەکەمان میلەتێکی موسڵمانە الحەمدولله. یعنی تر کاتی ئەوە نییە کە بزانین کە رب العالمین کە پەروەردگار چەند گەورەیە، کاتی ئەوە نییە کە ئیتر سوژدەی بۆ بەرین و خوای گەورە فەرمێ ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذیکر الله. کاتی ئەوە نەهاتووە ئەی بەشەریەت ئەی ئیماندارەکان ئەمان تەوجیه بۆ ئەلئیمان کات نەهاتووە ئیتر کات بۆ ذیکری خوا کە بۆ یادی خوا کە بۆ بیرکردن لە گەورەی رب العالمین کە بۆ ذیکر و یادی خوای پەروەردگار دڵتان خوشوعی بۆ دروست ببێ ئینابەی بۆ دروست ببێ بگەڕێنەوە بۆ لای رب العالمین کاتی نەهاتووە. من جارێکیان مسلمانێک مناقەشەیەکمان کرد باسی ئەوەی کرد باسی وەزعی خۆی باس کرد وتی بەڕاستی مامۆستا من وەزعم زۆر خراپە و ئێوەمانان خوا پێداون و قسەی زل ئەکەن خوا پێداون و هەموو شتێکتان هەیە ئەمان. وتم جارێ یەکەم برای بەڕێزم ئەو مەرحەلەی کە تۆی پیاتی هەپەڕی لە فەقیری و هەژاری ئێمە زۆر بە ناڕەحەتی زیاتر پیاتی هەپەڕیوین تۆ نەزانی ئێمە هەر لەدایک بووین بەم چەشنە لەدایک بووبین. ئەوە یەک. دووەم وتم ئەگەر ئەتەوێت دەوڵەمەند ببیت ئەگەر ئەتەوێت خوا دەرود لێ بکاتەوە ئەگەر ئەتەوێت خوا مناڵت پێ ببەخشێ ئەگەر ئەتەوێت خوای گەورە باغ و باغات و دڵێکی پاک و ساف و مرتاح بی دەروون مرتاح بێ ئەزانی چی بکە. وتم شتێکت پێڵم پێویستی بە ڕەسمال نییە پێویستی بە دەزمایان نییە پێویستی بە چوونە بازاریش نییە پێویستی بە تیجارەت و بازرگانیش پێویستی بە ئینتەرنێت و موبایل و ئیشی. وتی چیەوش؟ وتم ئیستیغفار زۆر بکە. وتی ڕۆژی 100 جار ئیستیغفار دەکەم. وتم کەمە بیکە بە 1000 جار بیکە بە 1000 جار بیکە بە 2000 جار ویردی زمانت ببێ بە ذیکری خوای بە ئیستیغفار کردن. و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لا یەزال لسانک رطبا بذکر الله. زمانی خۆت پاراوکە بە ذیکری مێڵە وشک بێتەوە لەگو چۆن تۆ زوو ئاوە خۆی بۆی تەڕ بێ ئاها زوو ذیکری خوای گەورە بکە. وتی ئەگەر ئەوە بکەم چی؟ وتم ئەگەر ئەوە بکەی خوای پەروەردگار ئەوە نیە لەسەر زمانی. و حەسەنی بەسری بە کابراکەی فەرموو خوای گەورە فەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. باشە ئیستیغفار چ پەیوەندی بەوە هەیە کە باران ببارێ؟ ئیستیغفارکردن چ پەیوەندی بەوەیە کە ژنێک مناڵی ببێ؟ ئیستیغفارکردن چ پەیوەندی بەوەیە کە یەکێ لە تیجارەتەکەیان سەرکەوتوو بێ دەڵەمە با زۆر پەیوەندی پێوە هەیە. زانی بۆ چونکە زۆر جار خوای پەروەردگار کە بەرەکەتی ئەگرێتەوە لە عەبدێکی لە مجتەمەعێ لە کۆمەلگایە بۆی تاوانەکانیانەوەیە بۆی گوناهەکانیانەوەیە بما كسبت أيدي الناس. هونی خوای گەورە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. بەهۆی گوناه و تاوانەکانیانەوە کە بەرزە بێتەوە بۆ ئاسمان خوای گەورە جاری وایە تەنبیهێکیان بۆ ئەنێرێ. لەبەرەوە کاتێک کە تۆ ئیستیغفارەکەی ئەو تەموژە نامێنێ ئەو مانیعە نامێنێ رب العالمین لێت خۆشە بێ گوناهەکان بەسەرەوە نامێنێ بۆیە بەرەکاتی خوای پەروەردگاریش پەیتا بەسەرتا ئەبارێت. چونکە مامۆستا عەباس بۆ معلوماتت عولەما زۆر جوان لەم بابەتە باسییان کردووە ئەڵێ ئەو مەخلوقاتانەی خوای پەروەردگار دار بەرد حیوانات ئاسمان مەخلوقاتەکانی تر هەمویان مطیعن بۆ خوای پەروەردگار. سەیری عەبدەکانی خوای گەورەکەن کامیان زۆر مطیع بێ بۆ خوای پەروەردگار بە ئەمری رب العالمین کە خوای گەورە خۆی بێوێ ئەوان وارێکا کە مطیع بن بۆ ئەم بمنەمای بەرەکەت. جاکەواتە هەندێک لە عەبدەکانیش قەسەت قلوبهم بەنو ئیسرائیلی رب العالمین لە بەردەمی خۆیانە فقلنا اضربوه ببعضها كذلك يحيي الله الموتى ويريكم آياته. آياتەکانی خۆمانتان پێ پیشانە دا ئاەت لێرە ئاەت خۆ لێمە بەسی پێ قورئان نییە يعني علاماته کاتێک کە یەکێکیانی کوشت قسەکەی دوور و درێژە خوای گەورە ئەمری بە موسا کردووە إلى آخری دوای مردووەکە لە بەینیانە زین و بوویە و هەڵسایوتی ئەوە قاتیلەکەمە فڵانی کوڕی فڵان منی کوشت لەبەر ئەوە کە میراتەکەم ببات کە برازای خۆی بوو. خوای گەورە فەرمێ بەنو ئیسرائیلی ئەمەمان پێ پیشاندات ثم قست قلوبهم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة. يا سبحان الله لە دوای بینینی ئەوەی کە مردوویە بە بەرچاوی خۆیانەوە زیندووە بێتەوە. ئایا خوای گەورە فەرمێ ونوریکم آیاته ئێمە ئاەتەکانی خۆمانمە پێ پیشاندان بەڵکو بگەڕێنەوە بۆ لای رب العالمین. خوای گەورە فەرمێ نا لە دوای ئەوە دڵیان ڕقتر بوو لە بەرد خراپتر بەڵکو خوای گەورە مەدحی بەردی شەکا کە
تفجر منه الأنهار لبرو براس هاي أم سنة ولن تجد لسنة الله تبديلا جاك واتا هريك لأيما باسير كين مروفايتي هريك بابير كاتوا بزاني برامبري أم ميواني خواي پروردگار أم علامتي رب العالمين أم آيات قوري خواي پروردگار كجنديك والنبي راوة فأرسلنا عليهم ريحا وجنودا لم قرآن كريمان بسر آية إبراسي وأهل إيمان ما مصع جاران قرآني نأخوانت ذكري نأكرت نيوجي شيرشن قابي نأكرت روجي دو شمو بيان شمي نأكرت قرآني يج نأخوانت شاكي نأكل لغا الخلقة براسي أقر دواي أما يام إيستاك حالتك عذابك هر هي وآياتك هر هي وبعك هر هي يشتر بسر ما لا نتشو كي أزاني خواهي پرودگار شون تنديكا و شتري ليكا بسر معنا إما شو زانين أجل مسمى كاتك ديارك باشا دواي أمش محرق قرآن كاري بسر خو مانا نينين يعني براسي أما يعني شيء أما معناي شيء يعني موزل هي زانة أواني كلاف وقزافي أوان ليداك يعني من أشد منا قوة كي هي وكو إما قوتي هبه كي هي وكو إما تكنولوجيا هبه إما بنجبنين ببلاكي كهمو كون جيرا خواركين كو خواي قرأ فرمي بيمان بيشان ندان كأو خواي كدروسي كردون هو أشد منهم قوة خوا اللوان زور بقوة ترى أصلا خواي پروردگار شتێکی ناردوو هەر خۆشیان کەس نایبینێت تازە کەس نازانێت ڕەنگی تامی بۆنی چییە و چۆنە بەڕاستی ئەمە عیبرەت نەبێت چ عیبرەت زۆر باشە دەست خۆش بێ مامۆستا ئەمە بە شێوەیەکی گشتی دیسان هەر لەم بارودۆخەیە خەڵک لە ماڵەوەیە مەسەلەن دانیشتووە بەڵام لە ڕێگەی هۆکارەکانی پەیوەندیکردنەوە کە ئێستا فەرەهەمن لە بەردەستی هەموو کەسێکە هەن بە گەورە بچووکەوە خەڵک ئەشێت مەسەلەن لەم بارودۆخەیە لە ڕووی تەندروستی و لە ڕووی تەندروستیەوە قسە لەسەر ئەم بارودۆخە بکرێت لە ڕووی زانستیەوە قسە لەسەر ئەم بارودۆخە بکرێت لە ڕووی ئاینیەوە قسە لەسەر ئەم بارودۆخە بکرێەوە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و ئیلە ئاخری قسە لەسەر ئەم بابەتە بکرێت بەڵام ئێمە گرفتێکمان هەیە کە خەڵکانێک لە هەموو بارێکا قسە لەسەر ئەم بارودۆخە گشتیاکەن زۆر ڕاستە لێرە ڕوبەڕووی کێشە بوونەتەوە کێشەی مەسەلەن بۆ نمونە گەیاندنی پەیامە زانستیەکان بەهەڵە پەیامە کۆمەڵاتیەکان بەهەڵە پەیامە ئاینیەکان بەهەڵە چۆن بکەین ئەمە مەسەلەن قسەی دین لە ڕوانگەی ئیسلامیەوە چییە بۆ خەڵکە موسڵمانی کە ئامرازەکانی پەیوەندیکردنی لە بەردەستایە زۆر جوانە بەڕاستی مامۆستا عەباسی بەڕێز ئەم پرسیارە زۆر لە جێی خۆیایەتی لەم کاتە زۆر چونکە من خۆم ڕۆژانە کاتێکی خۆم داناوە کە متابعی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەم و فەیسبوک و پۆستەکان ئەخوێنمەوە بڵاوکراوەکان ئەخوێنمەوە فعلەن ئەمەی کە جەنابەت فەرمی لە 100% وایە بەڵام ئەم قسەیەمان طبعاً کە ئێمە ئەیکەین زیاتر بۆ ئەوانەیە کە ملتزمن بە ئیسلامەوە خۆیان بە موسڵمان ئەزان خۆیان بە دیندار ئەزان ئەوەی کە حساب بۆ قسەی پێغەمبەری خوا ناکە صلی الله عليه وآله وسلم حساب بۆ قسەی رب العالمین ناکە ئەوە شتێکی تری پێ ئەڵێ بەڕاستی بەس ئەمەمان کە ئیماندارین ئەهلی سوجود و ڕکوعین ئەمان کە ئیسلام بە دینی خۆمان ئەزانین رب العالمین بە پەروەردگاری ئیلاهی خۆمان ئەزانین بە معبودی خۆمانی ئەزانین یەک فەرمودەی رسول الله صلی الله عليه وآله وسلم دایک و باوکم بە قوربانی بێت کە بەڕاستی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم جاری وایە ئەگەر بەشەریەت مرۆڤایەتی سەرزەوی بە گوێی یەک تاکە فەرمودەی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وآله وسلم والله مامۆستا ئەو سەرزەویە ئەبێتە وەکو بوتراوە بێتە شامی شەریف هەموو گرێ و گۆڵە کۆمەڵایەتی و دەرونی و ئیقتصادیەکان هەمووی چارەسەر ئەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک خۆی بە ئەهلی ئیمان ئەزانێت حەز ئەکا بزانێت لە ئیسلامەتیەکەیە گەیشتوتە چڵەپۆپە حەز ئەکا بزانێ ئیسلامەتیەکەی قۆناغێکی زۆر جوانی بڕیوەتیایە پێ بە پلیکانەکانی ئیمان و ئیسلامە سەرکەوتووە حەز ئەکا بزانێت کە ئەخلاقیاتی ئیسلامی ئەخلاقیاتی ڕەبانی تیا زۆر بەرجەستە بووە حەز ئەکا بزانێت زاڵ بۆ بەسەر دەرونی خۆیە بەسەر نەفسی خۆیە خۆی تەئدیب کردووە خۆی پێگەیاندووە خۆی تێگەیاندووە خۆی پڕچە کردووە بە ئەخلاقیاتی ئیمانی و ئیسلامی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه زۆر مهمە طبعا ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند عیبارەتێکی کورتە بەڵام چەندین مجلدات کتێب لە بواری کۆمەڵایەتی و دەرونی و حتا
ئیداری، حتا سیاسی، حتا اقتصادی، حتا عسکەری، حتا بوارەکانی تری ژیان تیا کۆ بێتەوە کە ئەفەرمێ لە جوانی مسلمان بوونی کەسێک، بڕواداربوونی کەسێک کە ئیسلامەتیەکەی خۆی حاڵی بووە، ئیسلامی لە خۆیان بەرجەستە کردووە، ئیسلام ڕەنگی داواتەوە تیا بە جۆرێکە جوان بووە، تەرکوه ما لا یعنیه، واز بێنە لە شتێک کە پەیوەندی بەوە هەیە، پەیوەندی بەوە نییە، واز بێنە لە شتێک کە اختصاصی ئەو نییە، واز بێنە لە شتێک کە علمی پێی نییە، واز بێنە لە شتێکە ئەم ینی پسپۆر نێتیایە بۆ لەبەرەوە بەڕاستی خۆی ڕزگارە بێت، خۆی ڕزگارە بێت، خەڵکیش ڕزگارەکە. یعنی فعلەن کەسی وابێ لە فەیسبووکە سەرواوێک نازانێت لەسەر فقه و لەسەر ئیمان و لەسەر ئیسلام و لەسەر تاریخی ئیسلامی و لەسەر حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ قسە لەم بابەتە ناکە. یام شتێک ئەبینێ لە پۆستێک ئەبینێ سەر کۆپی پێستێکا و بڵاوی ئەکاتەوە، یام هەواڵێک ئەبیستێ لە ڕووی مثلەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە باسی ڤایرۆسی کۆڕۆناکە، یام لە ڕووی پزیشکیەوە باسیەکە، یام لە ڕووی شیشی باس، ئەم یەکسەر بڵاوی ئەکاتەوە، ئەم یەکسەر قسەی لێیەکە. ئەزانی ئێستا هیوا هەیە لە فەیسبووکە بۆتە مەلا، بۆتە تەبیب، بۆتە چالەگوانی، بۆتە زانا، بۆتە چالەگوانی کۆمەڵایەتی، بۆتە مامۆستای نەفس، بۆتە مامۆستای دەروون، بۆتە سیاسی، بۆتە عەسکەری، بۆتە اقتصادی. ئەی کاکە چۆن شتی وابێ؟ تۆ کە لە شتێکە لە خۆت، یعنی ئێستا من خۆم لە پۆستەکانی خۆمە هەمیشە ئەو شتانە بڵاو ئەکەمەوە کە خۆم عیلمم پێ هەبێت، کەسبێنێکە پرسیارێکیان لێ کردم فعلەن وەڵامێکم پێ بێ بەڕاستی بۆی. ئەمەش بەڕاستی فعلەن وەکو چۆن رب العالمین ئەم حاڵەتەی دروست کردووە لەناو بەشەریەتا بۆ عیبرەت، بەڵام خەریکە وای لێ هەندێک نەفەر کە ئاوها لە ڕێچکەی خۆیان لە ئادەن دەم ئەکوتنە هەموو شتێکە و بەڕاستی عەذابەکە و بەئەکە و ابتیلاکان گەورەتر کردووە لەسەر خەڵک. کەسی وایە قسەش ئەفەرمی عەفوەن کەسی وایە شتێک بڵاو کاتەوە لە ماوەی ئەم 48 سەعاتە بۆ نمونەکە پێشتر وتیان یعنی شتێک ئەقەومێ لە دنیا و غاز ئەڕێژرێ، غازی سیانید کیمیاوی ئەڕێژرێ و غازی سیان، باشە کواوا بوو کاکە ینی شەرم لە خۆت ناکەی، خۆ 48 سەعاتەکە تەواو بووی چیش نەبوو، ئێ نابیرە لە خۆت کەیتەوە بڵێ کاکە ئەمەم بۆ کرد. خەڵک اینجا ئەمانەی کە بۆ بڵاوی ئەکەنەوە، ینی من هەر خۆم هەندێک گرتە ڤیدۆیی هەیە چەندین هاوڕێی خۆم لە مستەوای گەورە، لە مستەوای مامۆسای زانکۆ بۆ مانێرێ لە سەیریکەڵم بابە ئەم شتانە بۆ بڵاوەکەنەوە. فعلەن بەڕاستی چەند مەترسیدارە مامۆستا، ینی قسەکردن لەسەر شتێک کە تۆ دڵنیایی یا سەر پێی بڕیاری لێدەی، مەسەلەن شتێکە گەیەنی بە بەرامبەرەکانت بە خەڵکی مەسەلەن دەوروبەرت کە هێشتا خۆت دڵنیا نەبوویتەوە لەوەی ئەمە ڕاستە، لە ڕووی دینیەوە چۆنە، لە ڕووی کۆمەڵایەتی و کاریگەریەکانی لە ڕووی دینیەوە طبعاً وەکو وتم ئێمە قسەکەین بە موجتەمەعێکی ئیسلامی و خەڵکی مسلمان، ئەوەی کە گوێی بە برای بچووکەوەیەتی بزانێکە هەر هەواڵێک بە تەلەفۆن بڵاوی بکاتەوە، یان بە فەیسبوک پۆستی بکە، یان بێڵێ بە ماسنجەر، بە وەسائلەکانی تەواصل و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا هەموو جەمسەرەکان بڵاوی کاتەوە، اختصاصی خۆی نەبێ، علمی پێی نەبێ، بواری خۆی نەبێ، پسپۆر نەبێ، بڵاوی کاتەوە، یەکەم بە بڵاوکردنەوەکەی گوناهبارە. ئەوە یەک بەتایبەت ئەو لایەنانەی کە لایەنی سەلبین، لایەنی نەرێنی دروستەکە لە ناو مجتەمەع، ناگەر شتێک کە دڵی خۆی خەڵک خۆش بکە و حەقیقەتیش بێ ئەوە قەیناکە. ئەمە ئێستا ئێمە قسە لەسەر ئەم بابەتەکەین کە چ بەزمێکی لەناو بەشەریەتە بەڕاستی چەند مەترسیدارە لەناو بەشەریەتە. ئەوە یەک. دوو مەرحەلەی دووەم، ئەگەر ئەو هەواڵێ ئەو کە ئەینێرە بڵای کاتەوە هەر کەسێک لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە زەرەر بکە هەتاوەکو مردن، گوناه و ویزر و تاوانەکەی هەموو لە سەرشانی ئەو، چونکە ئەو بۆتە سەبەب، ئەو بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم بابەتە بڵاو بێتەوە. خوای گەورە فەرمێ وەفیکم سەماعون لەهم، لەناو خەڵکە هەیە گوێتان لێ ئەگرن، گوێ لە منافقەکان ئەگرن، ئەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە حاڵەتی حیاتی ئەوە کە دیعای و ئیشاع و شتیان بڵاوە کردەوە، خوای گەورە عیتابیان لێ ئەگرێ، فەرمێ وەفیکم سەماعون لەهم، نافەرمێ وەفیکم سامعون لەهم. سەماعون ینی زۆر گوێ ئەگرن، زۆر بەباشی گوێیان لێ ئەگرن لە دیعایە و لەو شتانەی کە بڵاوەکەنەوە. لەبەرەوە بەڕاستی کاتێک کە تۆ بۆ نمونە شتێک بڵاوەکەیتەوە وەڵێ ئەم شەو غازێکی گەورە ئەڕژێت، یام حتا ئەوانەی کە بۆ نمونە ئەگەر بۆ عیبرەت نەبێ، بۆ ترساندن نەبێ، بۆ نەبێ کە خەڵک
وەکو بڵێ تۆزە خۆی بپارێز ئەوانەی کە ڕسمی مەیت و ڕسمی لافاو مردوو کەوتووە و خوێن هەموو ڕژاو بەبێەوەی بزانێ ئەم وێنەی ئەوەیە بەبێ ئەو وێنەی وایان هێناوە دایان ناوە هیچ ینی 10 ساڵ لەمە 10 ساڵ لەمە پێشە زۆر حادیسەیەکی ترە مەسەلەن زۆر لەوێن خۆی طبعاً ئەمەی کە بڵاو بۆتەوە طبعاً وێنەی گەورەتر و ینی مەشهەدی گەورەتریش هەیە کە بڵاو نەبووتەوە حەقیقەتەکان ئەو هیچ کاکە هەر دەوڵەتێک وەر حکوومەتێک وەر خەواری خۆی بۆ خۆی لەبەر حاڵەتی خۆی بێدایە پۆشە بۆ نمونە ئەمما بەڕاستی هەندێشت هەیە کاکە ئەگەر ڕاستیش بێ بۆ نمونە تۆ بۆ بڵاوی ئەەکەیتەوە چونکە ئەوە مامەسە عەبادە سەوای لێ هاتووە مناڵێکی بچووک ئەوەنە فەیسبووکێکی لەبەردەستە هەمووی ئەیبینێت ئەشێ مەسەلەن ئەمانە بچن بابی ئەوەی کەسێک بە درۆزن مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودەکانیان زۆر باسیەوە كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما ئەچێتە ئەو چوارچێوەیە باڵبەیە ئەجاوم مەرحەلەی سێمی ئەوە بڵێم مەرحەلەی سێم کە پێی گوناهبارە بێ مەرحەلەی یەکەم پێی گوناهبارە بێ ولا تقف ما ليس لك به علم خوای رب العالمین فەرمووی کە تۆ زانست پێی نییە ئیحاطەت پێی نییە پسپۆڕی خۆت نییە هینی مەکە مەڕۆ ناویەوە دووەم ئەگەر ئاثارێکی لێ بکەوێتەوە هەواڵی ئەو کە بڵاوی ئەکاتەوە ئاثارەکەشی مردن بێچی لە دەستدانی وەعی بێچی حاڵەتی دروستکردنی حاڵەتێکی ئیجتیماعی کۆمەڵایەتی شێوەیەکی کۆمەڵایەتی بێ هەمووی لە ڕووی شەرعی شەوە لە ڕووی یاساییشەوە بەڕاستی ئەو کەسە تاوانبارەوە ئەبێ یا سزای خۆی وەربگرێ بەڵام ئێمە زیاتر بوارە شەرعیەکە باسەکەن بۆی کە خەڵکێکە خۆی بە ئەهلی ئیمان نەزانێ بەڕاستی عیبرەتی لێ وەربگرێ بێتەوە دواوە وسيمش بهمان شيء دروي بو أنوسريت چونك كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع وحديث رسول الله صلى الله عليه وسلم هرشيت بيست پیغمبر صلی الله علیه و فرمید درو کردن بس بو تو که بدروزن بناسری هرشیت بیست بلای کی تو توش بیلی يعني كوبي بيست زور بكي كوبي بيست زور بكي زور شد بلاو كي تو لكات جوازي شيني لقل وتنا هي جوازي كيني خو وتن جاري وايا درو كردن وەکو ڕازگۆیی جاری وایە بەوتنە جاری وایە بەکردنە جاری وایە بە هەڵوێ زەربڕینێکە وانە درۆژ بە هەمان شێوەی سیفاتە ناشرینەکانیش بە هەمان شێوە جاری وایە بەوتنە جاری وایە بە بڵاوکردنەوەی ئەو شتێ جاری وایە بەکردنیەتی جاری وایە بە خەڵک هەندانێتی ئەمجا یەکێ هینی مەترسیداریە تۆ جاری وایە مەسەن بەوتن قسە لەگەڵ یەک کەساکەی بەڵام ئەمە قسە لەگەڵ هەزاران کەساکەی ئەکید خۆی هەزاران کەسەی بینێ کاتێککە ئێمە ئاڵێن کە ئەم حاڵەتە بەتابەت باسی سۆشیال میدیا ئاکەین فعلەن بە هەزاران نەک بە هەزاران بە سەدان هەزار خەڵک ئەیبینێ ئێم خەڵکەش هەر یەکە و جۆرە نەفسیەتێکی هەیە هەر یەکە و جۆرە حاڵەتێکی دەرونی هەیە و بەڕاستی فعلەن مامۆسا عەرەب ئەڵێ تعرف الأشياء بأضدادها ئێمە کاتێک کە ئەمانەوێ بزانین ئەو پۆستانە ئەو قسە خراپانە ئەو شتانێک کە وەکوتمان من حسن ئیسلامی المەڕی تەرکوه ما لا یعنی لە بواری خۆیانی یام خراپە ئەگەر بوارەکەی خۆشی بێت خراپە بڵاوی بکاتەوە و جاری وایە کابرا پسپۆرە دکتۆرێکە بواری خۆی شێتی شتێک بڵاو کاتەوە خراپە چون خەڵک لێ حاڵی نابێت تۆ بواری خۆتە اختصاصی خۆتە بەڵام ئێوە خەڵکە ئەنواع عەقڵیەت هەیە ئەنواع تێگەیشتن هەیە مەسەلەن لەسەر تەلەڤیزیۆن ئێمە بینیومان یا باس کرا مەسەلەن ئەم ئەڵێن ئەم نەخۆشیە بۆ نمونە مەسەلەن زۆربەی زۆری مەسەلەنەوەی کە مەترسیە فڵان توێژی کۆمەڵگەیە باشە بە ئێمە ناویان نین دکتۆرێکی بەڕێزیان مەسەلەن کەسێکی ڕێگەی بەخۆی داوە مەسەلەن ئەوەی کە معلوماتی هەبووە ڕێک باسی ئەوەی کردووە کە ئەمە ئەو توێژە مەسەلەن زۆر مەترسیدار و فڵان ینی توێژەکەی ترساندووە ینی کابرا کە درود کە بۆی دروست ئەبێ بۆ نمونە ئەڵێ ئەو توێژە بۆ نمونە ئەڵێ توێژی مناڵ بۆ نمونە بەڵێ توێژی مناڵ ئەگەر تووشی بێ زوو چاک ئەبێتەوە یان زوو چاک نابێتەوە ێ باش ئەو مناڵم حاڵە لە مێشکیا ئەچەسپێ سبێنە تۆزە کۆکەیەکی بۆ دروست بوو تایەکی بۆ دروست بوو یەکسەر حاڵەتە دەرونیەکەی ئیستعدادێکی ضعیفی وەرگرتووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە ئەکید تکایە داواکەم لە موسڵمانان داواکەم لەوانەیە کە ئەهلی سوجود و ڕکوعن ئەهلی قیبلەن و ئەوانی تریش تکاکەم با بەس بێ ئەم شتانە شتێ بڵاو نەکەینەوە کە بزانین زیانی زۆرە شتێ بڵاو نەکەینەوە کە بزانین خەڵکی پێ ئەترسێت شتێ بڵاو نەکەینەوە کە بزانین حاڵەتێکی دەرونی خراپ لە ڕۆحی ئینسانەکانە دروستەکە چونکە کاتێککە بۆ نمونە من ئەو پۆستانەی کە ئەبینم ئەڵێ ئەمڕۆ 12 کەس لەوانەیە کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون چاک بوونەوە هەر لە خۆمە دڵم پێی خۆشە بێ باشە ئەم دڵە کە خۆش ئەبێ بەم هەواڵە بەڵدەکەیشی ناخۆشە بێ کاتێک ئەزانم خەڵکێک توش بۆ خەڵکێک مردووە خەڵکێک وەفاتی کردووە جا بەڕاستی بەتایبەتی لایانی پەیوەندیدار ئەمەوێت قسەیەکی تابە لەسەر ئەوان کەم لایانی پەیوەندیدار حکوومەت
ئەبێ زۆر وریابێ لەم بابەتە، زۆر ئاگادار بێت. ئەو شتانەی کە بڵاوی ئەکاتەوە بێ زۆر وریابێ. ئەو کەسەی لە مەقامێکایە پۆستێ بڵاوەکاتەوە ئەڵێ کوردستان لە بەردەم مەترسیەکی زۆر گەورایە. کاکە تۆ ئەم پۆستە نابێ بڵاوکەیتەوە، حتا ئەگەر وایش بێت خراپە. تۆ ئەڵێ ئەمە بۆیە وا بڵاوەکەمە لەبەرەوە خەڵک عیبرەت وەربگرن، ڕاستە لەما لەگەڵتە، بەس ئەتوانی بە شێوازی تر ئەم پەیامە بگەێنی، وانە بە زمانێکی تر ئەم پەیامە بگەێنی، بە زمانێکی تر، بە عیبرەت هینێکی تر. سەیری قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار ئەفەرمێ لە باسی طیر الأبابیل چی ئەفەرمێ فجعلناهم ئەفەرمێ طیر الأبابیلمان بۆ ناردن سوپاکەی ئەبراهە چیمان لێکردن بەو بەردانێکە ئەیانوەشان کە عەصف مەئکول. عەصف مەئکول یانی چی؟ یعنی کای خوراو. کای خوراو چییە؟ کاکە بخورێ کاکێ خوا جارێ حیوانات ئەیخوا وانە کە خورایان لە سکیاچی ئەبێ بەچی دیارە، کە دای ئەنێ ئەبێ بەچی دیارە. خوای پەروەردگار لە جێوەی عاقیبەتەکە ناوی خۆی بێنێ رب العالمین بە عیبرەت بە دەستەواژەیەکی تر باسیەکە بۆ لەبەرەوە ئەم دەستەواژەیان جوانترە. عەصف مەئکول هاشم جوانە، لەسەر ڕۆحی ئینسان، لەسەر دڵی ئینسان، لەسەر زمانی ئینسان ئاسانە. هیکەواتە تۆش ئەی بەرپرسەکە، ئەی پەرلەمانتارەکە، ئەی وەزیرەکە، تۆ ئەتوانی بە جۆرێکی تر ئەم پەیام بە خەڵک بگەێنی بەڕاستی. ئەی هاوڵاتی ئیتر لەسەر بۆ خوار. بەڵام وەکو عەرزم کردی ئینسانەکان بە پێی مەقامەکەی خۆیان قسەکانیشان تەئسیریان فراوانتر ئەبێ، زیاتر ئەبێ لەسەر خەڵک. لە دینیشە ئەدەبی قسەکردنمان هەیە. مەسەلەن وەبزانم پێغەمبەر عەلەیهی سەلام وسەلام فەرمودەیەکمان هەیە باس ئەوە کاکە زۆر قسە مەکەن. ئەمە چۆنە مەسەلەن زۆر وتن. جاری وا هەیە ئینسانێک بمبورە ینی لە ڕۆژێکە 20 پۆستەکە. ینی ئەمە زۆر قسەکردن. 20 پۆستەکەی لەوانەیە هەر هەمووی لە یەک پۆستاجێ بێتەوە. لەوانەیە هەمووی ئەگەر بزان ئەگەر خوێنەوار بێ ئەگەر خوێنەوار بێ و ئەگەر بزانێ زۆر قسەکردن بۆچی خراپە؟ زۆر قسەکردن طبعاً زۆر قسەکردن خراپە. چونکە وەکو عەرەب ئەڵێ من كثر كلامه كثرت لغطه یام غلطه یام سقطه. هەوەی تۆ زۆر قسەی زۆر بکەیت خراپە. قسەیەکی تریش هەیە فەرمێ إن كان الكلام من فضة فالسكوت من ذهب. ئەگەر قسەکردن زیو بێ قسە نەکردن ئاڵتونە. طبعاً ئەمە لێرە مەبەست پێ چییە؟ مەبەست ئەوە نییە کە ئینسان هەر قسە نەکا، بەڵام کەم قسەکردن زۆر باشە. حتا ئەوانەیە کە کەم قسە ئەگەن کاتێکە قسەیان کرد قسەکەیان مەسموعە. ئەوەی کە زۆر پۆستەکە خەڵکی زۆر سێری ناکا بەخوا. من خۆم پۆستم کردووە لەسەر ئەم بابەتە بۆ نمونە 5 نەفەر ئیعجابیان کردووە. باشە هەر خۆم خودیمە با من نمونە لەسەر خۆم بێنمەوە. پۆستم کردووە بۆ خۆنانە پۆستەکە خراپ بوو، لەوانەیە ذیکرێک بێت بڵاوم کڕێتەوە تومە خەڵکە ئەم ذیکرە بخوێنن، بەس خەڵی حاڵی نەبووە. برای تەلەفۆنی بۆ کردوتی مامۆستا وەڵڵی خەڵک عەرەبی نازانێت، تۆ هەوڵ بەو شتانم کە بە کوردی. وتم زۆر باشە. پۆستێکی ترم کرد ینی بە هەزاران خەڵک بە دەیان هەزار خەڵک سەیریان کردبوو و عیبرەتیان لێ وەرگرت بوو، پند و ئامۆژگاریان لێ وەرگرت بوو. کاتە بەڕاستی بە ئەمە بێتە عیبرەت بۆ هەموو لایەکمان وریا بین و ئاگادار بین و بزانین کە هەر پۆستێکە ئەیکەین هەر قسێکە ئەیکەین ینی ئەمە لێ پێشینەوەی هەیە. خۆ خەڵک ئەم هەموو پۆستاکە وازانێ خوای گەورەی ناپرسێتەوە. ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. بۆ پۆستانەش هەیە بەڕاستی. وجاری وایە بە پۆستێک مجتەمەعێک ئەچێ بەسەریەکە. فەرقی نییە هەر قسەکردن هەر قسەکردنە بەڵکو کاریگەرترە مامۆستا کاریگەرتە تۆ جاری وا قسەیەکەکەی لە شوێنەکە 5 نەفەر گوێی، بەڵام پۆستێکەکەی بە سەدان هەزار کەس خەڵک ئەرشیف ئەبێ ئەمێنێتەوە. کەواتە بەڕاستی یعنی فعلا ئەم بابەتەی کە جەنابتان هەڵتان بژاد و قسەی لەسەرکەین زۆر کاتی خۆی بوو، زۆر کاتی خۆی بوو بۆ هیوایی کە خەڵکێک بەتابەت کە خۆی بۆ مسلمان نەزانێت عیبرەتی لێ وەربگرێ وریا بێ و ئاگادار بێت. دەستان خۆش بێ مامۆستا جەنابتان باش ڕووتان کردەوە. من لە کۆتایی بەرنامەکەی هیوادارم جەنابتان شتێک بڵێن کە دڵی مسلمانان ئەوە بخواتەوە مێدیان لا دروست بێ ئینشاءڵڵا دەربازمان ببێ دوعایەکی خێرمان بۆ بکەین. وەڵڵاهی من یەکشت دەڵێم، من وەکو خۆم خوا شاهیدە لەو دەقەوە کە باسوخواسی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە هیچ نەترساوە. بڵێ بەمانای ئەوە ناکە بم ئاجابا ڕۆشنی کەمەوە بەمانای ئەوە ناکە من یعنی پیاوێکی زۆر مهم و لە شت نەترسێم، نا یا ڕعایەتی ڕێنماییەکان یام ڕعایەتی ڕێنماییەکان نا. لە ماڵەوە بووم، خۆشم کەرەنتینە کردووە، نەهاتوومەتە دەر و نەهاتوومەتە ناو قەڵەباڵغی. ئەوە ئێستا ئەمڕۆ هاتووم بۆ ئەم بەرنامەی جەنابتان بەخێر بن. زۆر سوپاسانەکەم. دەستمان گرتووە بە هەموو ئەو ئەسبابە دنیایانەوە کە
پزیشکە بەڕێزەکان کە وەزارەتی تەندروستی کە وەزارەتی ناوخۆ کە لایەنی پەیوەندیدارەکان تەوجیهیان داوە ینی وەکو ینی خۆمان و چواردەوەرمان جێبەجێمان کردو بە تەواوەتی بەڵام ئەمە لایەنێکی بەڵام لایەنێکی تری بۆ ناترسم چکە بەڕاستی ئێمە موسڵمانین ئێمە ئەبێ ئاگادار بین بیرە بکەنەوە بزانین کە ئەو سەرزەویە هەموو تڕێک و وشتێک وما تسقط من ورقة إلا يعلمها هیچ شتێ ناکرێ و نابێ إلا بەویستی رب العالمین نەبێت ئەوە خاڵێک ئەو زۆر مهمە بۆ ئەهلی ئیمان کە بزانێکە ئەگەر خوای پەروەردگار هەسەر کە رب العالمین چه فەرمی قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم لأحدى منافق كان أنا مانوت بين دروا حفتاتان لي شهيد بو خايقر والله ما نداتوا فرمي قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم أجر إيه ولا نوم مالكاني خوشتان خوتان كارنتينا بكر داية خوتان سجن بكر داية لناو مالكيش تانا مضجعكي خوتان آخر مال أو مالكي جوري برا مضجعش معناه وانية شوني نوستن معناه أفرمي أجل سر سيستم وجاجي نوستنكو لشر بتاني كيش عبونا يا أخوي رب العالمين أو عذاب هربو أنارد أو مردنير بو أنارد كوات إيه موكو أهل إيمان أبي براسي وكو خلقي ترنبين للروي النفسية وخمان بروخيني شونك أطباء باسي أوانش باسي كان لأن أمن خوشة بيوستي بمناعه مناعة دوجور مناعي جسدي ومادية مناعي روحي ما مصعب كوات إيه مسلمان أبي للروحي زور خمان قايم كين بما نبيتانا بما رب العالمين هالشي بيوعيكا هو خالق يتر المجدبات بوهم مسلمانا بو بشريات بو أمتي بيغمر صلى الله عليه وسلم أم عذاب لسر أمتي رسول الله صلى الله عليه وسلم بردوام نابت قد ظلميها بالله ما تدوب هو دعاء رسول الله صلى الله عليه وآله وسلم خواهي قورة أينير إلى أجل مسمى ما أنجك دوم ما أنجسي ما أنجو رب العالمين خوي إيزاني هدفكو آمانجكو هدفك رب العالمين أينير بوي كومنا درز وبندو عبرتو آمش قاري إيجين بلان بردوام نابت إن شاء الله خواهي برود قال لسرمان هلي أقري عبرتي دور أقري إن مع العسر يسرا وإن مع العسر يسرا فلن يغلب عسر يسرين خواهي قول ليرا دو جار باس يسرك جارك باس عسرك كوات عسرك بس دو يسرا سرناك براسي بلكو دو يسر دو خوشي سر أكون بسر إن شاء الله ناخوشك وبراسي إما ما مصعب أبي إما وكو أهل إيمان وش بزاني أقر توشيش بوين أو عجبا لأمر المؤمن إن أمره كله خير بران طاعون هاد بصر أمتي بيغمر صعب لدواء وفاة رسول الله زيالة 10,000 هاوري بيغمر يخاب طاعون وفاة أنكر لو أنا معاذ كري جبل كبار صحابي بيغمر صلى الله عليه وسلم أبا عبيدة كري جراح كبار صحابي بيغمر صلى الله عليه وسلم زول كبار أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم بطاعوني عمواس وفاة أنكر يعني مسلمان أجر تجي نخوشيش بين كله له خير كله لنا خير هم خير بومان صبر بقرين هر خير تشينا راحتي ببين هر خير إن كنتم تعلمون فإنهم يعلمون كما تعلمون بلان وترجون من الله ما لا يرجون أقرأ وتشينا راحتي ببن كافر كان تشينا راحتي ببن أو تأثيران كبزانة شون شيان لهاتوا سروكي أنجمني وزيران وأندام برلمان وخوارترو سروكي ولا توش بوا بلكو أوان نار حتريش توشيان بوا رجعنا 1000 نفر 2000 نفر بو إحسانك بلا أمره دي مش خواهي قرأ فرمي ايوش توشينا راحتي ببن بلام جوازيك تانه وترجون من الله ما لا يرجون الله أكبر أوي إيو بوه إيمانك تانا وشاوروانيا كان لرب العالمين أو أنا وشاوروانا كان راست خواهي پروردگار إن شاء الله أم آية أم عبرة أم درزو پندو آموشگارية أم علامتي وحدانيتي خويو قدرتي خويو جبروتي خويو سلطاني خويو هيمني خوي خواهي پروردگار واي ليبكاكا فعلا يمش عبرتي لور بقرين فعلا بخوما نابشينوا أجر خراب بين خوما شاكين أجر شاكين خوما شاكتركي إن شاء الله برز دكتور ورمان قشيني إيزانا يعني زور سباس خوشحالين زور دستان خوش بي خب هدفتان باتو بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەکەشتان تاڵقەکانی داهات و پێتانەگەینەوە لە سەلامەتی ئابژین هاتان زۆر سپاس. دەست پێ بکەم